زۆر سپاس بۆ ئێوەی ئازیز، سپاس بۆ کەناڕەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسانی خۆشەویست. ئەمڕۆ لێرە لە هەولێر کۆبوونەوەکمان ڕێخستووە لەگەڵ ئەو لایەنانە کە بەرپرسیارن یان کۆپەیوەندیدارن بە بابەتی گردبوونەوەی ئاشتیانە یان خۆپێشاندان کە بەشێکی لەم تەوەرەش هەر ئازادی ڕادەربرینیش لە خۆ دەگرێت. دیارە حکوومەت یاریمی کوردستان بە پێی ئەو پلانەی کە ڕاگەیاندووە لە پێش ساڵێک لە 15/9/2021 و ڕەزامەندی جەنابی سەرۆکی حکوومەت لەسەر درا بۆ ئەوەی پلانەکە بکەوێتە بواری جێبەجێکردن. دیارە پاش ساڵێک هەنگاوی جددی و هەماهەنگێکی باش هەبووە لە ماوەی ڕابردوو لە نێوان ئێمە وەکو حکوومەت و دامدەستگاکانی حکومی، پەرلەمان، وەروە دەسەڵاتی دادبەری و بگرە لانە نێودەوڵەتیەکانیش. ئەو قۆنسڵگەریانە کە لێرە هەن هاوکاریەکی باشی ئێمەیان کردووە لە ڕووی هەماهەنگی بێت و پێشخستنی ئەو بنەمانە بێت. هەروەها لەگەل یوئێنیش یونامیش ئەم هاوکاریە و هەماهەنگیە بەردەوامە بۆ پاڵپشتی ئەدای حکوومەت بکرێت بە پێی ئەو پەیوەرە نێودەوڵەتیانە. دیارە بابەتی خۆپێشاندان یەکێک لەو بابەتانەیە کە لە چارچێوەی پلانی هەرێمیدا هەم ئامادەکاری بووکراوە بە چ شێوازێک حکوومەت بە شێوازێکی سەردەمیانە سەردەری لەگەڵ ئەم بابەتە بکات و هەمیش تەقیمیان کە هەڵسەنگاندنێکی ڕێکوپێک بەردەستە ئێستا بۆ ئەوەی لەگەڵ دامەدەستگاکانی حکوومەت بتوانین هەڵسەنگاندنێکی وردمان هەبێت لە ئەدای حکوومەت لە چارچێوەی ئەو یاسانە کە هەیە. بەڵێ یاسای خۆپێشاندان ئەو یاسای کە ساڵی 2010 کە دەرچووە یەکێک لە گرنگترین یاساکانی هەرێم بووە بۆ دیموکراسی و ئازادیەکان لە هەرێم. بە پێی ئەو ڕاستپاردانەی کە بۆ ئێمە هاتووە و بەغداش پابەندە، ئێمەش پێی پابەندین. دیارە ڕاستپاردەکان خۆی لە 5 ڕاستپاردەی گرنگ دەبینێت. ئەوە ڕێزگرتن و بەرزاگرتنی ئەم ئازادی خۆپێشاندان لە هەرێمی کوردستان. ئەوی دوام ئەنجامدانی لێکۆڵینەوەیە لە هەر سەرپێچی کارێک یان هەر سەرپێچێک کە دەکرێت بەرامبەر بە هاوڵاتیان بێت یان دامەدەستگاکان مولکی گشتی و یە تایبەتیش بێت. ئەوی سێم ئەوەیە کە سەردەری یان تەعاملی هێزە ئەمنیەکان لەگەڵ خۆپێشاندەران ئەو شێوازە بێت کە پەیڕەوکراوە لەسەر ئاستی وڵاتانی پێشکەوتووی دنیا و ئەو بنەمانە کە UN پشتگیری لێ دەکات. و ئەوی تش حقیقەت ئەگەر هاتوو سەرپێچی بە شێوایەکی کرا کە بدرێت بە دادگاکان دەبێ دادگاکانی هەرێمی کوردستان و ئەو دادوەرانە کە هەن زۆر بە شێوازە کارهێنی هەروە بووەش و دەبێ بەردەوامیش پێ بدرێت بێلایەن و شەفافیەت دەرەنجامی ئەم دادگاییکردنیان یان کولێکۆڵینەوەکان بۆ ڕای گشتیش وازح و ڕۆن و ئاشکرا بێت. ئێمە لە کۆبوونەوەی ئەمڕۆ لەگەڵ ئەو لایەنانە کە پەیوەندیدارن باس لە ئەو تەوەرانە دەکەین، بەڵام ئەوی کە گرنگە من حەزەکەم فرسەتیشە باسی لێ بکە ئەوەیە کە سیاسەتی حکوومەت یاریمی کوردستان سیاسەتێکی ڕۆن و شەفافە بەرامبەر بەوەی کە بەڵێ ئێمە لەگەڵ خۆپێشاندانی ئاشتیانەین. ئەو خۆپێشاندانە کە یاسارێک خستووە بە پێی یاسارێک خراوە. ئەوی دوام ئەوەیە کە حکوومەت یاریمی کوردستان بە پێی ئەو ڕێکارانە کە لە بەردەستیتی و ئەو ڕێوشێنانە کە هەیتی سەردەری و تەعامل لەگەڵ خۆپێشاندان بکات. لە ماوەی ڕابردوو بەداخەوە و متاسفانە لە کاتی کەرەنتینی کۆرۆنا، لە کاتی شەڕی داعش و لە کاتی توندوتیژی کە کرا لەسەر هەندە بارەگا حکوومیەکان و حزبیەکان لە هەرێمی کوردستان، ئەوی کە دیتمان بەداخەوە دوور بوو لەوەی کە یاسا ڕێگا پێ بدات. ئەوە بوو کە ئیجراعات یان ڕێکارەکان کە گیرانە بەر بە ئەوە بووە کە زیاتر توندوتیژی بەڵاو نەبێت و سەر و ماڵ و ژیانی هاوڵاتیان پارێزراو بێت. ئەمەش ڕاستپاردەی دەولیە و ئەمەش داواکاری دەولیە. هێزی ئەمنی حقیقەت کە زۆر جارای بینین باسی لێ دەکرێت چ جۆرە هێزێک بێت کە پاڵپشتی و خۆپێشاندان بپارێزرێت. ئێمە لەوەشدا زۆر هەنگاوی باشمان هاوێشتەوە نزیکەی 6,000 هێزی ئەمنی ئەوانەی کە چالاکی مەدەنین و هێزەکانی تری ئەمنی ئێمە زێڕاوانی بێت یان هێزەکانی تر بێت کە لە کاتی پێویست سوودمان لێوەرگرتووە. ئەوە بووە کە حقیقەت ئەوانە ڕاهێنانیان پێکراوە
و ئەو ڕاهێنانە حقیقەت هەمووان بە بەڵگە و پشتگیری ئەو بنەمانەی دەوڵەتیانە بوونە. ئێمە لە کاتی ئەوەی کە خۆپێشاندان لەو ئەقارەی کە بوودانڕەوە لەو ڕێوشوێنەی کە بوودانڕەوە دەردەچێت لەو کاتە هێزی ئەمنی کە ڕێگر بووە بۆ ئەوە بووە کە زیان بە هاوڵاتیان و مڵکی گشتی و تایبەت نەکەوێت. ئەوە وازحە و بەنسبەت ڕۆژنامەنووسان کە زۆر جەرەی بینین لە ڕابردوو باس لێ دەکرێت بەڵێ سیاسەتی ئێمە وازحە و بەردەوامیش دەبین ئەوی کە پێویستەوە زیاتر ڕاهینان دەبێ بکرێت لەسەر ئاسیدا مدەستگاکان بە تایبەتی ئەمنیەکان و حتا ئەوانەی کە زیاتر پەیوەندیدارن بوون نمونە هێزی چالاکی مەدەنی ئەوەیە کە ئێمە هەمیشە لەگەڵ ئەوە بووینە کە خۆپێشاندەران بە تایبەتی ڕۆژنامەنووسان کە بە پێی ئەو یاسایی کە هەمانە ڕۆماڵکردنی خۆپێشاندانیش ئەرکەکە کە گرنگە بۆ ئێمە وەکو هاوڵاتی و بۆ ئێمە وەکو حکوومەتیش لەمەدا زۆر گرنگە کە ئەوە بەرچاو بگیرێت ڕۆژنامەنووس کاتی کە خۆپێشاندەرە جیا لەوەی کە ڕۆژنامەنووسە ناکرێت وەک لە زاخۆمان دیت لە ساڵی 2020 خۆپێشاندانان ئەو خۆپێشاندنەی کە لە زاخۆ ڕۆیدا و لە هەندە شوێنی تر لە سلێمانیش ئەوە بوو کە بەداخەوە ڕۆژنامەنووسمان هەبووە کە گیراوە چەکی لەدەست بووە. ڕۆژنامەنووسمان هەبووە کە بە ڤیدیۆ و بە دکومنت سەلمێنراوە لە دادگا کە هێز عەفوەن توندوتیژی بەکارینەوە. بۆیە ئەرکی ڕۆژنامەنووس ئەوەیە کە وەک خۆی شتەکان بگازێتەوە و ئەمەش ئەرکێکی پیرۆزە و ئەرکی حکوومەتیش وایە کە ئەو ڕۆژنامەنووسە پارێزراو بێت و بۆ ئەمە بەستەش ئێمە لیستێکمان لەبەردەستە چەندین داوای یاسایی هەبووە کە بە سوودی ڕۆژنامەنووس لە دادگا بریار دەرچووە و سەرپێچی کار سزا دراوە و داواکاری گشتیش یەکێک لەو بنەمانەیە کە ئێمە بە پێ و پلانەی کە لەبەردەستمانە بۆ 3 ساڵی داهاتوو جەخت لەوە دەکەینەوە کە دەبێت داواکاری گشتی بە دوای ئەم کەیسانەدا بچێت و باوەردی کەیس بە کەیس بەکو یاسا سەردەری لەگەر ئەم بابەتانە بکات. لەلایەکی تر ئەوی کە من حەزەکەم و بڵێ کوتایی ئەوەیە کە بۆتان باس بکەم ئەویش ئەوەیە کە سیاسەتی کابینەی حکوومەتی هەرێم کابینەی نوێ جنابی سەرۆکوەزیران لە ڕۆژانی یەکەمی دەستپێکردنی ئەم کابینەیە لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان باوەردی باس لە هەماهەنگی و چۆنیەتی ڕێخستنی کاری ڕۆژنامەگەری لە هەرێمی کوردستانی کردووە و ئێمەی ڕاستپاردووە جنابیان بۆ ئەوەی بە پێ پلانی هەرێمی ئەم ڕێخستنە بە یاسا بێت بە ڕێنەمایی بێت بە تەرەدوداتی بڵێ فرکسیۆنی رادیۆەکان بێت تلڤیزیۆنەکان بێت ئێمە وەکو هەرێمی کوردستان لە ڕووی تەکنیکی فەنی و یاساییش ڕێخستنێکی بەرچاومان هەبێت بۆ ئەم بابەتە. ئەوی دوام حەقەتەوەی کە ئەو وەزارەتانە کە پەیوەندیدارن وەزارەتی ڕۆشنبیری و هەروەها وەزارەتی گەیاندن و گواستنەوە تا حەدێک و وەزارەتی تری ئەمنی وەکو ناوخۆ ئەمانەش لەگەڵ سندیکای ڕۆژنامەنووسان کەوتونەتە ئەو گفتوگووە کە چ بکرێت زیاتر ئاسانکاری پێشکەش بکرێت بۆ ئەدای ڕۆژنامەگەری لە کاتی خۆپێشاندان. هێزی زێڕەوانی ئەو کاتە بەکار هاتووە کە توندوتیژی کراوە بەرامبەر بە هاوڵاتیان و ئەمن و سەقامگیری ئەو شوێنە تێک دراوە و ئەو کاتەیەش بووە کە بەڵێ ژیانی خەڵک کەوتیتە مەترسیەوە. ئەمەیە و ئەم هێزە قەت لەبەری پێشەوە نییە هێزی چالاکی مەدەنیە کە لەبەرەوەی پێشی خۆپێشاندانە و هێزەکانی تری ئەمنی پاراستنی خۆپێشاندان بە ئەرکی خوان دەزانن بەڵام ئەوەیە کە سەردەری و ڕاستەخۆ هێزی چالاکی مەدەنی